سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەوەی کە ڕاجوێیمان لە نێوانە دروست دەکات ئەو دید و ڕاوبۆچوونە جیاوازانەمان نین کە هەمانن دەربارەی شتێک. ئەوەی کە دروستیەکە ئەو هەوا و هەوەسەیە کە لە ناخمانایە لە سەرەتاوە ئینسانەکە وا لێەکە حەق بکاتە تای تەرازوویەکەوە، هەوا هۆسی خۆشی بکاتە تای تەرازوویەکەوە، لە سەرەتاشەوە بڕیار بدەکە مناسەڕەی هەوا هەوەسەکەی خۆیەک. کە تۆ لە سەرەتاوە خۆت تەسلیم بە حەق نەبووی هەرە بێ هەوا هەوەسی خۆت سەرخەی. بۆیە بەڕاستی ئەو کەسەی ڕیابازە خوا لاماندا ئەکەوێتە هەموو ئەم نەخۆشیانەی ترەوە. ئەم نەخۆشیانەش عەزیزانی من نەخۆشی دینداری وەکو نەخۆشی جەستەن. ئەو کەسێک کە خوێنی تووشی نەخۆشیە بێ خوێنەکە کاریگەری هەیە لەسەر جەستە، لەسەر سێڵەکان، لەسەر ماسوولکەکان، لەسەر دەماخی، لەسەر دڵی، لەسەر جگەری، لەسەر هەڵسوکەوتی، لەسەر پاڵفتەکردنی خوێنی لەلایەن جگەریەوە. ئەمەش بە هەمان شێوەیە.